حز كم شتكتن بشان دم آخر ديمانة من لعيادة كم بيتر لعيادة كم كأوشتاني هالمواسياتية زور باش بابر أجر تماشى بكي باشا لفظل خوايا كمجموعة قلر إخراء وكان وكو هداي وكو مدالية رزان لقرتينا أجر تماشى بكي ما يكمل قرزاري خواي جورينا دوامنا قرزاري داكم بابم چونکە ئەمە تا لەسەر سەری خۆمە ئەوانە گەورەی منن دوای مامۆستایەکانم ئەوانە کو نمونەی مامۆستای دامنایە کە دکتۆر ساید گەیلانی ئێستا وەفاتی کردیە دکتۆر عەبدولقادر مەغدیدیش ئێستا لە ژیانەوە خانەنشینە و دوای کە قەرزاری خەڵکیمە تەماشاکە شتێکم نووسیە لە بۆ هەموو کەسێکی هەموو ڕۆژێکی ئەوەی پارەی نەداکرد خوا ئاگای لێیە ئەوەم لە بۆ ڕیکلامی دانەنا لە ژیانی خۆمدا یەکەم جار کە عیادەم دانا تەبی سێ سەرم عیادەم نەبوو بۆچی عیادەم دانا ئەوم هەڵواسی و گوتیشم لای نابەمە تا هەتایەکە تاوەکو ئەمن هەدەفم بزنس نەبووە لە ئیشی دکتۆری بەشێک لە ئیشەکانم دەنێرمە قیامەتێ ئەگەر نەزانم قیامەتەیە قەت ئەوە بەلاژ ئیشە ناکەم ئەو هەموو زخوتاتێ لەسەر خۆم دروست ناکەم چونکە نەخۆش ئەم دەمێ ئەوەی بزانیم ئافرەتە کاتێک کە چێلی دەدۆشی چولوەیەک ماسمان دەداتێ خێبرە و خدمەی خۆی زۆر بە هەرزان دەداتەمە دوای ئەو ئافرەتەیە ماچەکەی دەهێوێنیتن دەیکاتە شی و دەیکاتە ماست و دێ بەرهەمەکەی خۆی زۆر بە هەرزان دەداتەمە کە خێبرە و خدمەی تێدایە کە ماندیبوونی تێدایە بەڵام یەکێک ئەو ئیشەش قورسە ها هەیە دکتۆری نازانی چێری بدۆشیتن معنای ئەوە نییە ئەو ئیشەکەی کەمە ها ئیشەکەی ویش زۆرە بەڵام ئیشەکان فەرقی هەیە من مەبەستم ئەو نقطەیە یەک ڕێواسی دەچی دەکات لە چیاەکان دێت چیلێ بە 5,000 ناریداتەمە زۆرمان دێ بە چولێک ڕێواسی کۆ دەکاتەوە ئەم دەزانم بەسەر ئەو چیان دەکەوی چەند ماندی دەبیتن بەڵام دێ جوهد و ماندیبوونەکەی خۆی بە هەرزان دەداتەمە ئەمەی دکتۆر قەرزاری وانین کە خزمەتی مایان کردیە پەنیری کوردیم خواردێ ماستم خواردێ ڕێواسم خواردە بەبێ ئێوە ڕێواسی بکەم و ئەوش دەزانم هەموو هێزی دنیا کۆبی تۆ ناتوانین تامی ڕێواست بداتێ ئەگەر کەس ناتوان یەک ڕێواسی دروستکە ناتوان یەک سێ دروستکە ئەوەی کە دەیدێن ئەوە بەرهەنی ئینسانەکانە ئەو پارەیە بە پارەی عمولێ گومرجێەوە بە پارەی کریسارێ و بە پارەی ماندیبوونی کەسەکەیە ئەمە ئەو 1,000-2,000 دیناری بە فاکێ دەدەیت بەڵام ئەگەر هەموو هێزی دنیا کۆبیتەوە ناتوانانی تامی سێوت پێبرێ ئەگەر بە خۆت سێوی تام نەکەی کووەکو ئەوەی منداڵەکە لەدایک دەبیتن هەموو مامۆستا پرۆفیسۆری دنیاە بینە برێ ئەو منداڵی فێریکە کو شیری دەمژیتن ئەگەر کووەکو ئەوەی کە منداڵێکی تازە لەدایک بوو هەموو پرۆفیسۆر و مامۆستای دنیاە کۆب بێن برێن بابە شیری ئەوها بمژە ئەگەر شیری نەمژی دەمری لە برسان دەتانن ئەو منداڵە ساوای فێرە شیر خواردن بکەن ئەگەر خوای گەورە فێری نەکردوی هەموو مامۆستا دنیا ناتان منداڵێکی ساوا فێرە شیر خواردن بکەن مژین دەزانی عملی مژینی منداری قورسترە لە عملی مژینی گەورە ناتانیان چی منداڵی بمژیتن چونکە منداڵ جارەوێدا چ خەوی لێ دەکەی ئەومەم کە هە لە ناو دەویتی 8 ساعت لانەیە جاری وایە پێ 6 ساعت 2 ساعت ئەومەم کە لە ناو دەویتی وەرە تو 2 ساعتان بمژیا چ لە دەو دێتن ئەو شەوکانەکەم ڕق دەبی دەزانی هێزی منداری زیاترە لە مژینی شیری دەزانی ئەگەر بیر بکەینەوە هەر ئەلەوە دۆنەی من تەماشا بکەی ئەوە بژان بوو برۆ و پرچ و ڕدێن خی گەورە ئەو هێزەی ئەوەی فێرکردیە کە یەک درێژ دەبی یەک درێژ نابیتن یەک تێکەر دەبی یەک تێکەر نابیتن دەزانی هەر ئەلەوە دۆنەی سێ ئەو هەیە یەک شیرنە یەک تاڵە یەک تفتە فرمێسک و ئەوەی کەنە ناولوت و ئەوەی ناو دەوی ئەگەر بیری لێ بکەین ئەمە زۆر قەرزاری ڕەب العالەمینینە لۆیەکە پێویستە بەرهەمەکانی خۆمان بە هەرزانی بدەین و ئەگەر ئەمە لە دایک بوو بامایە سیپی بامایە شەلە دەماغ بامایە مەنگۆت بامایە نەدەبوومە دکتۆر لۆیەکە یەکەم جار سوپاسی خۆی گەورە دەکەن دوای داک و بابم ئەو داکەم لە کۆبنەوەی مامۆستا گوتبیانە داکە مندارەکان بە برسێتی مەنێرە سبەینان بابم دەگوت ئای شێنانی بدە مندارە با بە برسێتی نەستنە مەکتەبێ لۆیەکە ئەمن لێ هەتا دەمرم قەرزاری داک و بابمم چونکە ئەوان وایان کرد ئەمە بە برسێتی نەچینە مەکتەبێت تاوەکو خوێندنی وەربگرین چونکە لە کۆبنەوەی گوتی مامۆستا گوتی تینانی بدەنە منداری بە برسێتی مان نێرن ئێستا بەداخەوە زۆر کەسە لە داک و بابە مندارەکانی بە برسی دەنێرتە مەکتەبێت دوای قەرزاری مامۆستایەکان من ئەو مامۆستانە ئەمە پارەم نەداینێ من هەر لە ئیبتیدایی خوێندیتم هەتا وەکو کولێشم تەواو قەت پارەم نەدایتە مامۆستای لە ژیانمدا مامۆستا خصوصیشم نەبووە پارەی بدەمێن لۆیەکە ئەم قەرزاری مامۆستاکانی منبەریشم کە فێری ئەخلاق و ئادابیان کردین سوپاسی ئەو ڕەوتە ئیسلامی دەکەم کە لە کوردستان سەری هەڵدا لە پاش ئینتیفاضەیەوە تانیان فێرە پەروەردە و سەرەرما ڕاکێشن لەو مزگەوتی لۆیە بە شانازی و درەم ئەم پەروەردەی مزگەوتە